چەند ڕۆژێک تێپەڕی بە سەر شەیدکردنی نەقیب محەممەد لەتیف ئەو ئەفسەری بەڕێوەبەراتی بەرەنگاربوونەوەی توند و تیژی دژی ئافرەتان کە لاکاتی ئەرکدا لەلایەن داواکراوێکەوە تەقیلێکرا و گیانی لەدەستدا. خانەوادەکەی محەممەد دڵگەرم و بریندار یاخەی جێگری سەرۆکی حکومەت دەگرن و لێی دەپرسن کوا بکوژانی کوڕەکەیان. زانیاریان پێگەیشتووە بکوژەکان دەربازی وڵاتێکی دراوسێ کراون و کەسی بەرپرس لە پشتی ڕووداوەکەوەیە. ئێمە تەنها داواکاریمان ئەوەیە لە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و بەڕێز قوبات تاڵەبانی زۆر داوات لێ ئەەکەم وەرەوە سەرخەت لە 48 سەعاتە ئەم کەیسە خەریکە بەلاڕە ئەبرێ و براویشە زانیاریان زۆر یاوینەتەیە. ئێمە ئەو تاوانبارانە تاوانبارەکان وەکو خۆمان نایناسیم. براکەم ئیشێکی زۆر مردانەیە تیرۆر کراوە. براکەم شەڕکەر نەبووە، ئاشتی خواز بووە، دیفاعی لە ئەو ژنانە کردووە کە ناحەقیان بەرامبەر کردووە، چەندین کەیسی حل کردووە، چەندین ماڵی ئاشتی خستە ناو ماڵەوە. بۆیە من ئەڵێم دەمانەوێ کەیسی شەهیدکردنی حەمەگیانی برام و بریندارکردنی هاوڕێکانی دیسانەوە ئەمە دیزە بە دەرخۆنە نەکرا. بۆیە زۆر داوا لێ ئەەکەم لێرە نیت ئێخەت بگرم، لێرە نیت ئێخەکەت ئەگرم. قوبات تاڵەبانی وەرە بەدەنگ کەیسەکەمانەوە. کەیسەکەمان زۆر دەرەک بڕبووە. داوا لێ ئەەکەم خەمسار نەبی 48 سەعاتی تێپەڕانەوە بەسەر ئەم کەیسەیە. بۆچی تا ئێستا تۆ هەواڵێکی دڵخۆشکەرە بە من نەوتووە؟ وەرە ئەبدەیتمان کەرەوە، وەرە حەقەکەی براکەم بەرەوە بە قوربان. داوات لێ ئەەکەم چۆن هەر کەسێکی تر کە تیرۆر کراوە ئەیتر سەرمایەدار بووە یا کرێکار بووە، کرێکاری کردووە لە هەر ماڵێکی ترا بووە. بۆ نمونە تۆ چویت تاوانبارەکەت دەستگیر کردووە لەکوێ لە بەسڕە، ئێستا بۆچی خەریکە ڕۆشتووە بەرەو ئێران بەڕێیان کردووە. کەسێک خەڵک هەیە ئەڵێن کەسێکی دەسەڵاتدار لە پشتێتی. بۆیە من داوات لێ ئەەکەم ئێمە نەخەوتوین، ئێمە ڕاستە جەرگمان بڕاوە، ڕاستە کەوتوین بسە کۆسپی خۆمانە، بەڵام خەڵکی بەڕێز و دڵسۆزمان زۆر هەیە کەیان معلوماتێکی زۆر جوانیان ناوینەتەیە کە ئێمە ئەزان ناحەقیمان بەرامبەر کراوە. دایک و باوکی محەممەد دەڵێن بۆچی تۆمەتبار هەیە لە بەسڕە دەستگیر دەکرێت، بەڵام بکوژی کوڕەکەی ئەوان دوای چەند ڕۆژ هێشتا دەستگیر نەکراوە. کوڕەکەی ئەوان لە کاتی ئەرکدا کوژراوە. یاسا سەروەر نەبێت هەڵوێستی توندیان نەبێت. وەکو دایک باوکە پیرەکە و مناڵی چکۆلەی 5 ساڵ من ژنی حامیلەی گەنج بەجێ هێشتا من چی لێ بکەم، چی لەم ڕۆژەیە چیان لێ بکەم؟ قوبات بۆ خۆی لێ کەڕ کردووە. بۆچی ماڵێک کاول کردین؟ بۆ ناچی بیانگری؟ بە قوربانە بم خۆش بیبێوێ چی کەپڕێم بەسا نازانم هیچیشم لە بیر ناقڵیشم نەماوە. فەرموو دوو مناڵی هەیە، مناڵێکی هەیە و مناڵێکیشی 6 مانگە لە سکی دایکە. ئەمە ویژدانە، ئەمە بە شەر قبوولێکە، ئەمە ئینسانێتە. ئێمەش داواکارین لە حکوومەتی هەرێمی کوردستان، ئێمە عایدێم حکوومەتین. حکوومەتی هەرێمی کوردستان ئەتوانێ هەرچی سنوورەکانە دایخا لێیان، ئەتوانێ ئەو ژنەی تەلەفۆنی بۆ کردووە یەکسەر موبایلی ئەو ژنە ڕەخەمی موبایلی ئەو ژنە بزانە ئەمە لەکوێ نیشتە جێ خەڵکی کوێیە. کابرا تۆ بەبێ موافقەتی ئاسایش تۆ نەیاڵی خەڵکی غەریبە دانیشێ لەم ماڵا ئەوە خراپەکار بێ. ئاسایشی سلێمانی لە ڕاگەیاندراوێکدا وێنە و ناوی تۆمەتبارەکانی بڵاو کردەوە. داوا لە هاوڵاتیان دەکات لە هەر شوێنێک بینران هێزەکانی ئاسایش ئاگادار بکەنەوە. پەیام چەند جارێک لەسەر بەدووادا چوون بۆ ئەم دۆسەیە پەیوەندی کرد بە پۆلیسی سلێمانیەوە، بەڵام وەڵامی پەیوەندیەکان نەدرایەوە. ئەفسەرێکی بەڕێوەبەراتی توند و تیژی دژی ژنان دەڵێت ئەگەر لەم کەیسەدا یاسا سەروەر نەبێت و تۆمەتباران دەستگیر نەکرێن لە کارەکانیان سار دەبنەوە. هیوادارین ئەوانەی کە ئەم تاوانشیان کردووە بە زووترین کات یاسا سەروەر بێ. ئەجینا ئێمە وەکو ئەفسەرانی ئەفسەر و کارمەندانی بەڕێوەبەراتیەکانی بەرەنگاربوونی توندتیژی یعنی بۆمە دەبێتە ئەوەی کە زۆر جار هەیە مەسەلەن
کەسوکەری محەممەد دەڵێن ئەگەر تۆمەتبارەکان دەرباسکرا بێتن و کوردستانیان جێهێشت بێت هەڵوێستیان دەبێت و داوا لە جێگری سەرۆکی حکوومەت دەکەن کەیسەکەیان دیزە بە دەرخۆنە نەکرێت ئەوان داوای سەروەری یاسا دەکەن و داوا دەکەن خوێنی کوڕەکەیان بە فیڕۆ نەچێت.